ئێمە بەژاریمان کردووە لە سلێمانیەوە هاتوین لەم پێشانگا کەلتوری ئەمەش بەکاری دەسی بەژاریمان کردووە کارەکانیش کاری بڵێن سروشتی و دەستیە ئێمەش بەم کارانە توانیمانە شێوازی کەلەپوری میلەتەکەمان پارێزین بۆ زیینویکەینەوە بۆ کەسانی کە بینیوانە یادگارییان لەگەڵای هەیە ئەوانەی کە نیان بینی و گەنج و تازن ئەمانیان نەبینیوە ئاشنا بن بەم کارە دەستیانە و بەم چالێکیان هەموو میلەتێک بە کلتورەکەیەوە جوانە هەموو میلەتێک کلتورەکەی بۆ بە باگراوندێک و پاڵپشتێک بۆ ژێرخانی ئابووری بۆ بەهێزکردنی ژێرخانی ئابووری ئێمەش هەمان ئامانجمان هەیە ئەمانوێ لە ڕێگەی ئێمە وردە کارەکان ئەوەندە پەرەپسەنێت تا بتوانین ژێرخانی ئابووری خۆمانی پێ پەرەبێن و کارەکانی کوردستانیش دەربکەوە ماوەی 5 ساڵە لە بەشداربوون لە کلاسەکانی کاکسایی توانیمە بەردەوام بووم لە کاری هونەریدا کارەکانی من دەتوانێت بە ئاساسی و کەسانی کە نەقدیان کردووە و چاویان لێ کردووە کەسانی هونەری زیاتر بەرەو شێوەیەکی ئەکسپرسیۆنیستی دەڕوا ئەم پیشانگایەکە لە شاری بۆکان دانراوە بەخۆشیەوە پیشانگایەکە کە کاری باشی تێدایە ئەزمموی باشی تێدایە ئەزممون و تەجروبە هەیە کە چیمەخانم لەم پیشانگایە کردوێتی ئەزمموونێکی چەند ساڵەیەتی لە بابەت شێوازی کاری هونەریەوە پرۆسی کارەکانی بەم شێوازە بووە کە لە کارهای ڕالیستیەوە دەستی پێکردووە وەکو بناغەیەک وەکو بنەمایەک بۆ کاری هونەری تا گەشتوێتە یەک سری ئەزممون و تاقیکاریهایەکی نێوخوازانەی خۆی ما فرضانی که ام وان جورا جالاکیا بکن جالاکیت جورا و جور وکی کوچکو دیوانا وکی دواتا وکی گلک خارنت کردواری مرم ما او بو که ام قطابیت خوب پیگ و یعنی دا نفش دهاتی کلتور خوی با پیراج بیر نکن از گلک و کیف خوشم که اف چالاکی فلکلوریت مازن لویر آماده بین که باب و باپیرمه لهاتینه دیکرن و جبر و چالاکی ما گلک چالاکیین کردواری هاتینه کرن لقطاب خانه و کی گروپ کوچکو دیوانا گلک جانا دعوت کردواری نزدیکی 100 خارن جورن خارنامه آماده کرینم